مۆزەخانەی مەولانە سەرنجی زۆری گەشتیارانی ناوخۆی و بیانی بۆ خۆی ڕاکێشاوە و ساڵانە ملیۆنان کەس سەردانی دەکەن. مۆزەخانەی مەولانە لە شاری قۆنیا یەکێکە لە گرنگترین شوێنە گەشتیاریەکانی تورکیا و ساڵانە ژمارەیەکی زۆر گەشتیار سەردانی دەکەن. ئەم مۆزەخانەیە لە ڕووی مێژوو و کللتور و ئاینەوە یەکێکە لە ناوەندە گرنگەکانی جیهانی سۆفیگەری. لە ساڵی 1925دا بە بڕیاری ئەنجومەنی وەزیرانی تورکیا لە تەکیەوە کراوە بە مۆزەخانە و نزیکەی 10,000 دەستخەت و کەرەستەی مێژووی تێدایە کە سەرجەمیان بەڵگەنامەی گرنگی تەریقەتی سۆفیگەرین. بەپێی ئامارەکان ساڵانە نزیکەی 3 ملیۆن گەشتیار سەردانی مۆزەخانەی مەولانە دەکەن کە نزیکەی 800,000یان گەشتیاری بیانین. سەرەڕای ڕێوشوێنەکانی خۆپارێزی ساڵی ڕابردوو 1 ملیۆن گەشتیار سەردانی مۆزەخانەکەیان کردووە و لە 8 مانگی سەرەتای ئەم ساڵیشدا ژمارە و گەشتیارانەی هاتوونەتە مۆزەخانەی مەولانە گەیشتووەتە 650,000 کەس. هەروەها تەنیا لە جەژنی قورباندا 60,000 کەس سەردانیان کردووە. ڕۆژانەش لە نێوان 11,000 تا 14,000 کەس سەردانی مۆزەخانەی مێژووی مەولانە دەکەن. Müzesi'nin içerisinde 2 yıl önce tamamladığımız عەبدولستار یارار بەڕێوەبەری کللتور و گەشت و گوزاری قۆنیا ڕایگەیاند 2 ساڵ بەر لە ئێستا کارەکانی نۆژەنکردنەوەی مۆزەخانەکە کۆتایی هاتوون. süslemelerimiz gerçekten takdire şayan bir restorasyon süreci geçirdi. یارار ئاماژەی بەوەشدا کە هەرچەندە ساڵانە نزیکەی 3 ملیۆن گەشتیار سەردانی مۆزەخانەی مەولانەیان دەکرد، بەڵام لە ماوەی ئەم 2 ساڵەدا بەهۆی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنا و لە چوارچێوی ڕێوشوێنەکاندا ناوبەناو مۆزەخانەکە داخراوە. مۆزەخانەی مەولانە گۆڕی مەولانە جەلالەدینی ڕۆمی تێدایە کە یەکێکە لە گەورەترین عارف و شاعیرەکانی جیهانی ئیسلامی کە لە سەرانسەری جیهانەوە خەڵک سەردانی دەکات. مەولانە خەڵکی شاری بەڵخە کە ئێستا یەکێکە لە ویلایەتەکانی ئەفغانستان زیاتر لە 40,000 دێڕ شیعری بە زمانی فارسی نووسیوە. مۆزەخانەکە لە ڕوانگەی مێژووی و فەرهەنگی و گەشتیاری ئیسلامیەوە پێگەیەکی گرنگی هەیە. لە ژووری خوێندنەوە لاپەڕی خۆشنووسی و چرای نەوت و مۆمەکانی بەڕێوەبەرانی حکوومەت لە سەردەمی سەلجوقی و ئیمپراتۆری عوسمانیدا و جلوبەرگی مەولانە هەیە کە لەوێدا نمایش کراون.